سڵاوتان لێبێ بەڕێزان. پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە دەیدە دەست پێکات. کۆمەڵی دادگەری بۆ ئەمجاری پرۆسی هەڵبژاردن 5 کاندیدی لە چەند شارێکی جیاواز لە کوردستان داناوە. ئەوان دەیانەوێت بەم 5 کاندیدەوە بتوانن نمونەیەکی جوان و بە کۆمەڵێ پەرلەمانتاری بێر و بە جورئەت بنێرنە پەرلەمان. من دەمەوێت ڕای بەشێک لە ئەندامە و کادیرانی کۆمەڵورگم بزانم بۆچی یانەوێت پشتیوانی ئەم جۆرە کاندیدانیان بکەن، ئەتوانن چیان بۆ بکەن لە ڕابردووە چیان کردووە بۆ داهاتوو چاوەڕێیان لێکەن. لەگەڵمانە بن با من ڕای کادیر و ئەنداماوەرگەم فەرموو. بۆچی پێ دوایە دەنگ دەرەبێت دەنگ بە کۆمەڵ و بۆ کاندیدانی کۆمەڵی دادگەری بدەن؟ بنای خی گەورە میهرەبان، یعنی 28 ساڵە خەڵک دەسەوسێتەوە، خەڵک دەبێت ڕابردووی لەبەر چاو بێ کە ئەو حکوومەتە چی بۆ خەڵکە کردووە، چەساندوێتەوە، بێنانی کردووە، بێ ئاوی کردووە، بێ کارەبای کردووە، هەچی خزمەت گوزاریە نییە، دەبێوانی لەبەر چاو بێت کە بۆی دەنگ بدا بە کاندیدانی کۆمەڵ بۆ ئەوەی هیچ نەبێت کاندیدانی کۆمەڵ خەڵک ناچەوسێنەوە، زوڵم لە خەڵک ناکەن، سەرۆت و سامانی خەڵکی بە هەدەر نابن. لە پێشووترا جەنابەت دەنگت بە کاندیدەکانی کۆمەڵدا؟ بەڵێ بەتەکید. چاودێریت کردوون بزانی ئایا توانیوانە ئەو جێگەی و سیقە و متمانەیە بن کە تۆ پێت داون؟ بەتەکید جێگەی سیقە و متمانن، هەوڵی زۆریان داوە، بەرامبەر گەورەترین کەس وەستاونەوە بۆی دوای ئەم جارێ دەتوانن لەسەر ئەو هێڵەوەستانەی کە لە پێشووترا هەیان بووە دژی نادادی، دژی بۆ نمونە گەورەترین کەسی ناو حکوومەت وەستاونەتەوە پلان و گەندەڵەکانیان ئاشکرا کردو، ئەتوانن لە داهاتوو شامە بکەن؟ بەتەکید دەتوانن، بەتەکید. چاوەڕێی چیان لێ دەکەیتەوە؟ چاوەڕێی شتی گەورەیان لێ دەکەین لە کاندیدانی کۆمەڵ، بە تایبەتی سۆران عومەرێکی دەڤەری ڕاپەڕینە، چاوەڕێشتی زۆر گەورەتری لێ دەکەین. دەتوانێت ئەتوانێت ئەو خەڵکی ڕاپەڕین کە متمانەی پێدەن بتوانێت داکۆکی لە مافی خەڵکی ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین؟ بەڵێ بە دڵنیاییەوە، بە تاکی نەک خەڵکی ڕاپەڕین کە بڵێ ئەو کاندیدە بۆ منتیقا بۆ هەموو دەڤەرەکانی کە بۆ هەموو ناوچەکانی کە داکۆکی کا لە مافی هەر هەمولایەک پێشتریش خۆی سەلماندووە کە چۆنە بۆ خەڵکی هەموو کوردستان. لەسەر کاندیدەکانی تری دەرەوەی دەڤەری ڕاپەڕین چیە؟ کۆمەڵی با بڵێن دادگەری نزیکەی 5 کاندیدی هەیە ئەم جارە. ئەو سۆران عومەرت باس کرد 4 کاندیدەکەی تری تا چەند گرنگە خەڵک متمانیان پێ بێ. بۆ نمونە کاگا بستانە، کاک ئەحمەدی حاجی ڕەشیە، مامۆستا قومریەیە، مامۆستا مەرواریە، ئەمانە کاندیداری ترن. بۆچی خەڵکە بێ متمانیان پێ بدا؟ ئەمانەش دەتوانن نمونەیەکی باش و سەرکەوت و پێشکەش بکەن بۆ ئەو دەڤەرانی خۆیان؟ بەڵێ بە دڵنیاییەوە دەتوانن بگرە زیاتریش کە بۆ نمونە لەوانێتی ئەو کاندیدانی کە لە حکوومەتدان لە حکوومەتدان کە باڵا دەستن لە بڵێ حیزبەکانی ترە کە لەوانێت کاندیدیان زۆر زیاتر بێ بڕوا بۆ پەرلەمان، ئەوان کە 5 دانە بن هەر 5یان بڕوا لەوانێ بەقەت 20 کەسیوان ئیش بکە، نەک 20 کەس زیاتریش بەڵێ لێهاتوویان زیاترە. کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی شانی ئەوەن کە پشتیوانیان لێ بکرێت لەبەرەوەی لە ڕابردوودا بینیومانە کە چەندە بە دڵسۆزانە بەهۆی ئەوەی کە پاڵنەری دینی بە پشتیانەوە بووە توانیویانە ئەوەی کە لە توانایاندا هەیە هەوڵی بۆ بدەن و بۆی تێبکۆشن بۆ ئەوەی لە پێناو ئەوەیدا کە هەم لە لای خۆی گەورە گوناهبار نەبن و لە لای خەڵکیش بەڕاستی خەتابار نەبن بۆی کە دەنجێکیان پێدراوە دەنگەکە خسار بکرێت. دەنگەکە نەبووە بۆی کە ئەوەی کە لە توانایاندا بووە کردویانەوە زۆر جاریش ڕوبەڕووی هەتا هەڕەشەی کوشتن و دەرکردن و لابرنیش بوونەوە لە ناو پەرلەماندا بە تایبەتی کاک سۆران عومەر کە ئێستا بڵێن کاندیدە و لێرە ژمارە 22 لە منتیقەی ڕاپەڕین.